خێزانی مححمود تاتە لە گوندی تەتوو سەر بە شارۆچکەی پلور لە دەرسمی باکووری کوردستان. مححمود تات ڕۆژی 22 تشرینی دووەمی ئەمساڵ لەلایەن پۆلیسی سوێد بە تۆمەتی ئەندامێتی پەکەکە دەست بەسەر کرا و یەکی ئەم مانگەش ڕادەستی تورکیا کرایەوە و ئێستا لە زیندانە. دایکی مححمود تات تووشی شۆک بووە و دەڵێ کوڕەکەی تیرۆریست نییە و بەهۆی تۆمەتێکەوە لە زیندانە. لازم ياسو لازم جارنجا ملت بيو لازم جلازو لازم نيداني لازم ارد كر قربان باش سكي لازم يس لازم ما فقر بي mannan nedini borimi domanım peruk vurdu bi domanım rüşkence kerdini domanım yine dayanmış bir maytadı fakir bir gücüm açını bir mabecim zay. مححمود تات 7 ساڵ بەر لە ئێستا داوای 6 ساڵ و دەمانگ زیندانیکردنی بۆ کرا. هێشتا پرۆسەکە لە دادگە کۆتایی نەهاتبوو. تورکیای بەرەو سوێد جێهێشت. خێزانەکەی پێی وایە مححمود تات لە پێناو ڕێککەوتنێکی ناتۆدا کراوەتە قوربانی. İki ülke arasında bir NATO sözleşmesi yüzünden لە نێوان دوو وڵاتدا بەهۆی ڕێکەوتنێکی ناتۆ هاتوون مەحموودتان هەڵبژاردووە کاسبکارێکی بچووک بۆ ئەوەی نەخرێتە زیندانەوە سەر هەڵدەگرێت بەڵام لە نێوان دوو وڵاتدا وەک قوربانی هەڵدەبژێردێت. براکەم نەخۆشی شێرپەنجەی هەیە. کاتێک چوین بۆ دیداری دەرمانەکانمان لەگەڵ خۆمان برد. دەرمانەکانیان پێنەدا و گوتیان کوا راپۆرتان هەیە؟ ilaçları kendimizle götürdük ve abimin ilaçlarını vermediler. Elinde raporun var mı? باوکی مححمود باز لەوە دەکات ساڵی 1997 پەکەکە بە زۆر بردوویەتیە شاخ و دواتر ئازادیان کردووە. ئەو گلەیی دەکات و دەڵێ چەندین ساڵە بەهۆی پەکەکە و دەوڵەتی تورکیاوە ڕوبەڕووی گرفت بوونەتەوە. Beni dağa götürdüler. بە زۆر منیان برد بۆ شاخ 6 ڕۆژ لە شاخ مامەوە لەوێ هەڕەشەی کوشتنیان لێ کردم دواتر کە ئازاد کرام و گەڕامەوە ئەم جاریان لێرە منیان خستە زیندانەوە. دۆسەی کوڕەکەم لە دادگە بوو هێشتا تەواو نەبوو بوو چوو بۆ دەرەوەی وڵات لەوێش کێشیان بۆ دروست کرد و کردیان بە قوربانی. مەرجی سەرەکی تورکیا بۆ ئەوەی سوێد و فینلاند ببن بە ئەندام لە ناتۆ کۆتایی هێنانیانە بە چالاکی و جموجۆڵی پەکەکە لە وڵاتەکانیاندا. ڕادەستکردنەوەی مححمود تات کە لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت لەلایەن حکوومەتی تورکیاوە پێشوازی لێ دەکرێت و چاوەڕێی هەنگاوی زیاتریان لێ دەکەن.